بە دوو شێوە بەشداریم کردووە. یەکەمیان پرۆژەم هەیە لێرەکانە مەرحەلە پێنجم پرۆژەم تەقدیم کردووە و هەروەها لە بن خێمەش بۆ شەکردن لە بن ڕەشماڵەکەی دانیشتوم. پێویستە هەمومان کللتوری کوردی بزانین و کللتوری کوردی لەبیر نەکەین، هەمومان بەشداری و فیستیڤالە بکەین. وەکو ژنان داوا لە هەموو ژنان دەکەم بەشداری لە فیستیڤالەکان بکەن بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێنن بۆ خۆیان. هەرچەندە ئێمە وەکو خۆم چەندین گروپمان هەیە، گروپێکمان لە حاجیاوە دروست کردووە وەکو گروپی دەزڕەنجینی و ئیشی دەستی و خواردنە کوردەواریەکان و هەروەها لێرەکانش کۆنتاکتمان هەیە لەگەڵ گروپی ڕانیە بۆ هەموو فیستیڤالەکان بەشدار دەبین. تەبعاً هەلی کاری ڕەخساندووە بە تایبەتی بۆ ژنان، بۆ نمونە کارە دەستیەکانیان لە ماڵەوە دەکەن، دەتوانن لە شوێنێکی ئاوا عەرزیکەن بۆ ئەوەی بڵێ هەم لە ڕووی معنەوی کە لە ماڵەوە بۆ خۆیان پێوە مەشغوڵ دەبن، هەم لێرەکانە لە ڕووی مادیەوە شتێکیان دەست دەکەوێت بۆ خۆیان دەبنە خاوەنی پیشە و کاری خۆیان. لێرەدا دەتوانم ئەوە نیشان بدەم کە من وەکو ئافرەتێک بە دیزاینکردن بەڕازاندنەوەی دیزاینێک کە مۆرکی کوردەواری کوردی نیشان دەدا و هەروەها کۆمەڵک شاعیر و سەرکردەکانی گەلی کورد بەشداریم کردووە بەوەی کە دەتوانم بڵێم ئافرەتانیش ڕۆڵی خۆیان هەیە و دەتوانن ئیش بکەنشان بەشانی پیاوان. ئافرەت لە هەموو شوێنێک وجودی هەیە و هەروەها بە تایبەت لە ئێستادا کە وەکو کۆن نەماوە هەموو ئافرەتێک دەتوانێت هێز و توانای خۆی نیشان بدات لە هەر شوێنێک کە بێوێت.